ئەو نەبوو زاست چێت کوی ئەمن باشم ئەمن ئەوم دەکرد ئەو دارم ڕاست دەکرد و ڕازن گوهاتن حەزم ڕاستکردەوە ئەم ساختەیە لێگەرە کورا زانە دەرێم حەزدێش نێبینی ئەو دەستەنە باوشت ئەرێ وڵا عەزم لێیە ئەگە حەزدێ پارەت هەبی 1000 دینار ئەرێ وڵا عەزم لێ لۆ خۆم دەست پەکرد مام ڕەحمانیشی دەخۆم ئەزدەست زیاتر دەداتێ ئاغا گوتی بڕۆ زانم لێ بینن دەیکەنە نا قۆرتەچی ئەو قۆرتە هەموو شتێدا مۆزی تێدا تەماتێ تێدا پەتاتێ تێدا باینجان تێدا هەموو لە عەشتش تێدا خواردنی خۆش تێدایە ئەو یەک دیدا پارە دێنی ئەو ماڵەوەکە دەبێ ئاغا ئاغا دەمداتێ ئاغا دەداتێ ئێ وڵا دێم ئەرێ وڵا دێمە ناو قۆرتەکە دەستمە ناو قۆرتەکە پارەم نەبێ زۆگەرە ناسینا دەبێ ئاغا ئەو گەرە ناشینەوە دەستم دێ بەس على فرد لا بخور عنها لا ئاغا ئەوەتەینا سۆشێت شووریانی تەمەشا لا ببدەرە الشێت بەخۆش ئاغا تو دەرگۆ هەر کەسێک بێ ئەو مینا چیش بدایە ئێستا ئەوەتینە ئەوە دەچ ناو قەبری ئەتۆ ڕازی بچیە ناو قەبری شەو ڕۆژێک لە ناو قەبری دەمینێەوە پێت گوتیە کورە ئەو خەبەری ناو قەبرم لۆ دەینی مار و مولکت هەموو دەدەمێ بەس دەمێ ئەخباری ناو قەبریم بە تێر و تەسەلی لە بۆ بینی دەینم بزانام دەنگ و باس کۆ لە ناو قەبری چڕ و دەدا چڕ و نادا و شتانەم هەموو لە بۆ بینی دەبێ ئاغا دەبمە ئاغا و تا شاپڕێن دەکەم وەڵی ئاغاوە زۆر باشە وەچ چۆن ناو قەبرێ دوایە هیچی مەدی هاتووە با دەی دەمێ ئەمن دامنە دەمەوێت خەبەرەکەی ناو گۆڕ بزانم چڕ و دەدا لەوێن دەرێ ئەمن وعدمدایە هەموو مولک و سامانی خۆم بەناو دەکەم ڕازی کورە دوای لەسەری گۆڕی پەشیمان نەبیەوە ها نه مادە بە پێشم کۆندەی